ئێمە زۆر جار لە نێو پرۆگرامی ڕۆژێکی کە پرۆگرامی ڕۆژێکی چێکە لەو پرۆگرامانی کە من ئەکرێ بە شانازیەوە ئەمە باسکەم بابەتی خواردن دروستکردن و شێف و ئەم بابەتە لە نێو پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە ساڵی 2006ەوە لە نێو ئەم پرۆگرامەیە باز دەکرێت یعنی پێمە بێت تاکە کەناڵی کوردی بووین کە ئێمە خواردن و دەسوخامەی شێفەکانمان لە نێو پرۆگرامەدا خستۆتە ڕوە تا ئێسش بەردەوامین و ئەگەر چیستە پرۆگرامی ترمانەیە پرۆگرامی سێوی سەوزمانێ بێگومان ئەوش شێفی تدایە بەڵام زۆر جار ڕوبەڕووی ئەوە دەبینەوە بە کێ بڵین شێف یعنی ئەمە یەکێک لەو بابەتانی کە زۆر گرفتمان لەگەڵ دروستە بوو شێفەرەوەی خواردن لێ بنێت داستایی و خۆشبەیان کۆمەڵێک تەکنیک و کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە دەبێت شێفی پێجا بکرێتەوە ئێستا هەوڵێکەیە بۆ ڕێخستنەوەی کاری شێفەکان لە شاری سلێمانی و هەم ئێمەش ڕەنگەیت لە ئایندەدا سوودمەند بین لەوەی کە بزانین ئەو کەسانی کە پێیان دەوترێت شێف تایبەتمەندیەکانیان چییە دوو بەڕێزمان لەلایە هەردوو بەڕێزان مامۆستا محمود تۆفیق کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکانی سلێمانین و بێگومان کۆمەڵک پرسیارمان لە بەڕێزان دەبێت و کاکشیوران نەجمەدینیش نوێنەری شەفەکانی سلێمانی کە ئێستا ئەمڕۆ لە سودی ڕۆژێک نوێ میوانی ئەمن زۆر بەخێر بێن ڕۆژێکی نوێتان باش بەخێر بێن باشتر بووە محمودیش لەلاوە تابلۆکانی کێشە و زۆر جار لە ڕێستۆرانتەکان دامەت ئەم تابلۆ جوانانە هەڵواسین جوانترە لە تابلۆی هونەرمەندێکی بیانی شوایە کاک محمود دێمە لای تۆ وەکو سەرۆکی کۆمەڵی چێشتخانە و میوانخانەکانی سلێمانی شێف چۆن دیاریەکەن ینی چۆن ئەزانن ئەم کەسە شێفە هەر کەسێکی تر دەستایی خۆش بێ بەسە یان کۆمەڵە تایبەتمەندی تریشی هەیە کە پێ بناسرێتەوە دۆستخوات بۆ کەناڵ جوانەکەی کورسات کە هەموو کات ئێمە بەسەرەکاتەوە یا لە هەج کێشەیەکەیەتە پێشەوە ئاگاداربان نەکاتەوە سپاسانەکەین من وەکو کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکانی کوردستان لە سلێمانی ئەوەندەی کە پەیوەندی بە منەوە هەیە بۆ ئەم بەرنامەیە زۆر دەمێکە لە هەوڵی ئەوەدا بووین کە ئەم شێفانە نوێنەرایەتیی خۆیان هەبێ لە پارێزگای سلێمانی و دەوروبەری وە خۆشبەختانە دوای گەڕانێکی زۆر ینی زیاتر لە مانگێک چاومان بە بەڕێز کاک شیروان کاک دلێر کاک دیاری کە ئەم سێ بەڕێزە شێفێکی معروفن دیاریکراون لە شاری سلێمانی و دەوروبەری ئیشەکەن پەیوەندیمان پێوانەوە کرد کە ئەمانیش خۆشبەختانە هاتە سەرخەت لەگەڵمان و پێشیان خۆش بوو بە پەیامەکە و ئەمان هەر وەکو خواردن و خواردنەوە حەوانەوە بەشێکن لە ئێمە بەڵام پەرتەوازەیەکیان پێوە دیار بوو لەبەرەوە کەس نەئەچوو بڵێن ڕێنمایەکیان بکە یا کۆبوونەوەکیان لەگەڵا ئەنجام بە بەڵام خۆشبەختانە کە ئێمە لەگەڵانە دانیشتین هاتن بەدەم پەیامی کۆمەڵەوە کاتن لە بارگای کۆمەڵە تەوان لە 28 2022 یەکەم کۆبوونەوەمان ئەنجامدا لە بارگای کۆمەڵە بە حضوری هەرسێکیان گەشتینە ئەوە کە ئەمانە نوێنەرایەتی شێفەکانی پارێزگای سلێمانی و دەوروبەری بکەن و منیش ئەم پەیامە لە ناو دەستەی کارگەڕی کۆمەڵە کردم بە بڕگار ئەم بڕیارەم بەرز کردەوە بۆ سەر و خۆم کە سپاسیانەکەین بەڕاستی مەکتەبی ڕێکخراوەکانیش هەم پشتگیریان لە داواکەمان کرد و هەم پشتیوانیشیان کردین بۆ هەچ کێشەیە کە بێ ڕوبەڕوومان بنەوە لەگەڵمانە هاوکار بن ئەوەندەی کە پەیوەندی بە کۆمەڵەوە هەیە ئێمە وەکو پێڕۆ و پرۆگرام و جێکراوەی و وەکو ناساندن بە دام و دەدگاکانی هەم حکومەت و هەم حیزب و هەم دەسەڵاتی پارێزگای سلێمانی ئەوەی کە ئەرکی کۆمەڵەیە بۆمان جێبەجێ کردوون و هەر لە ناو بارگای کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکانی کوردستان ژوورێکشمان بۆ دابین کردوون بە هەموو کەرەستەکانیەوە ئەو شێفەی کە یەت و ئەبێ بە ئەندام تەبعەن ئەو بنکەیە کۆکراوەی هەموو شێفەکانە ئیتر وەکو لۆگۆیان وەکو پەیڕۆ پرۆگرامیان وەکو ناسنامەیان هەمووی بە لۆگۆی شێفەکان و دیاری کراوە ئامادەیە و ئەوەی کە ماوەتەوە پەیوەندی بە منەوە نییە بۆ برای بەڕێزم کاک شیروان ئەتوانی لە باسی شێفەکانە پرسیاری لێ بکەین زۆر باشە کاک شیروان سڵاو لێ بەتوبانی باش ئەگەر باسێکمان لە تایبەتمەندێتیەکانی شێف بۆ بکەی بە پێی ستانداردی گیانی پێویستە شێف ئەو تایبەتمەندێتیانی کە تیا هەبێ بە شازێکی گشتی چی بن سەرەتا زۆر سپاسی کەناڵی کورساتەکەم بۆم بەرنامە جوانەتان بەخێر بێ ئێمە وەکو شێفەکانی کوردستان ئەو بوو کاک مەحموو سەرۆکی کۆمەڵە چێشتخانە و میوانخانە و چێشتخانەکانی کوردستان ئاماژەی پیامە بە هاوبەشی ئێمە کارەکەین زۆر سپاسی کاک جوتیار شەکەی ئەندامی مەکتەب هاوکارمان بوون سپاسیان دەکەین وەکو شێف ئێمە ئامانجی ئێمە لە شێفە
ئامانجەکەمە ئەوەیە شێف بناسیێنین هەلی کا بڕەخسێنین ئێمە بەڕاستی بۆ منە مەطعەمەکان ڕۆستۆرانتەکان چێشخانەکان پێویستیان بە سفرچی پێویستیان بە شێفێکی بران دەبێت شێفێکی غەربی شەرقی ئێمە ئەتوانین ئێمە لای خۆمانەوە لە کۆمەڵەوە لە بەشی مەکتەبی شێفەکان توانین بۆیان دابینکەین یعنی تر ئەگەر لەمە لا کەسێک بێوێت چێشخانەیەک ڕێستۆران تێ بکاتەوە توانێت پەیوەندی بە کۆمەڵەوە بکا بڵێ من شێفێکم پێویستە بەم تایبەت بەڵێ توانی ئێمە توانین بەپی ئیداری بەپی براندی مطبەقی شێوازی مطبەقی و تەشخیصەکەن و توانین هاوکاریان بین و توانین ستافیان بۆ دابینکەین باشە شێفەکان بەپی چی پێ ئەگەیەنن یعنی چۆنی خولی تایبەتەیە بۆیان ئەکرێتەوە بۆن بەرمونە ئەگەر یەکێک داوە شێفێکی کرد کە زۆرتر خواردنەکان خواردنی غەربی بن یەکێکی تر بە پێچەوانەوە حەزی کرد خواردنە کوردەواریەکان بێ ئەمە خولی تایبەت هەیە بۆ ئەوەی کە ڕاهێنانیان پێ بکرێ و هەر یەک تایبەت بە بوارەکە شارزایی هەبێت بەڵێ ئێمە لە داهاتووە ئەمانجێمە ئەوەیە بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵە کاک مەحموان ئەمانوێت ئێمە سێ نوێنەری شێفەکانین کاک لێرە شێف دلێرە لەگەڵ شێف دیار ئەمانوێت لە داهاتووە بەڕاستی خولمان هەبێت خولمان هەبێت مامۆسایەکی بەڕێز ئازیزمان هەبێ بۆی بۆ خولێک هەمانەیان ینی شیروان بۆیە پێداگریەکەین لەسەر ئەم پرسیارە لەگەڵ هاوکارم ژینەیەمە زۆر ڕوبەڕووی ئەم بابەتە بووینەتەوە ینی شێف لە وڵاتان بڕوانامەیە ینی بڕوانامە چۆن ئەڵی مامۆستا چۆن ئەڵی پزیشک چۆن ئەڵی ئەندازیار شێفیش بڕوانامەیە ینی ئێمە بۆچی سوودمان لە ناوەندە ئەکادیمیەکان وەرنەگرتووە یان سوودمان لە خول و دەوراتەکان وەرنەگرتووە بۆی شێف دروست بکەین سێرەکی شێفێک لە ڕێستۆرانتێکی بچووکە و دەستی پێ کردو و خودداستایی خۆشە و ئێستا ئێمە هەر پێڵین شێف ئەمە ڕاستە ینی بە هەموو کەسێک بڵین شێف یانە بێک بە کۆمەڵێک بابەت و تایبەتمەندیە بڕوە ئێستا بۆ خۆتۆ چی بۆ هیچ بوارێکی شێفگاری شێف خۆی هەموو مەبەقێک بۆ منە مەبەقی کوردەواری خۆمان جیاوازە ئەوە یەکەمینە لە ینی خۆمانە دوایەوە خواردنی غەربیەکانێت دوایە مەبەقی بۆ منە مەبەقی تورکیمانێ مەبەقی عەرەبیمان هەیە ئەمانە ئەبێ شێف شارەزایی تەواوی لە هەموو مەبەقە عالەمیەکان هەبێت ئەو کاتە پێی دەوترێت شێفی عام ئەو کاتە پێی دەوترێت شێفی عام بەتوانی پێی معروف بێت زۆر باشە کاک مەحموود بگومان بۆ میوانخانەکان و چێشخانەکانی سلێمانی ڕەنگە بە دەرلەوەی کە شێفێکی باشی هەبێ خواردنەکەی تامچێژێکی تایبەتی هەبێ کۆمەڵێک بابەتی تر هەیە کە پەیوەندی بە ئەتەکێتەوە هەیە پەیوەندی بە ئەو هەیە کە ئەگەر هەنێک ئەتەکێت لە ئەم بوارەدا جێبەجێ بکرێ ڕەنگە سەرنجی زیاتری خەڵک بۆ ناوچەکە بێ ئەم بابەتە تا چەند گرنگی پێدراوە لەگەڵ ڕێخستنەوەی کاری شێفەکانە خۆی بەنسبەتی شێفەکانەوە ئێستا زووە بۆ مەسەلەیە ئێمە کە 2004 کۆمەڵی میوانخانە و چێشخانەکانمان دامەزران لە پارێزگای سلێمانی ینی هەتا ئەم دەقەیە یەک بنکەی گەشتیاری نەماوە کە کۆکراوەی ئەو کۆمەڵەیە نەبێ ئێستا بەڵام ئێمە خۆشبەختانە ئەمڕۆ لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوداری سلێمانی هەموو ئیشەکانمان هاوبەشە ینی ئەمساڵ لەم دەمانگەیە 285 کەسمان شەهادەی بڕوانامەی لە بواری پێشوازی و میوانداری و ئەتەکێتی زمان وەرگرتووە باش ئەم ئەدەدا بێبەرامبەریشە هەمووی لەسەر ئەرکی کۆمەڵە کراوە بەڵام سپاسی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوداری سلێمانیشەکەین وەکو هۆڵیان وەکو مامۆستایان وەکو ئەوانە لەلایەن بەڕێزیانەوە دابین کراوە کە هاوکار بن بۆ ئەوەی کە دەستەبەر بین لە بواری ئیشەکەی خۆمان بە نسبەتی شێفەکانیشەوە ئێمە لەمڕۆوە هەوڵمان بۆ داوە ئیشتا ڕۆژی یعنانکردنەکەیشمان دیاری نەکردووە بەڵام ئێمە کۆمەڵی گەڵاڵەمان کردووە خۆشبەختانە بڵین بناخەکەمان بۆ داڕشتووە نوێنەرەکانمان بۆ دیاری کردووە ژوور و فایلات و قەرتاسیە و ناسنامە و لۆگۆمان تەواو کردووە ناساندومانە بە هەموو دام و دەستگایەکی فەرمی وەکو کاروباری کۆمەڵەکان و ئەو شێفانە ئێمە ئێستا چەندین وتێلی وەکو پێنجەستێرەکان سپاسیانەکەین بە هۆڵیانەوە بە مامۆستایانەوە دابینیان کردووە لە پێناوی ئەم کۆمەڵەیە ئەڵێ بەس ئێوە وەرن خەڵکی فێرکەن
بەیانی ئێمە چەندین مامۆستامان هەیە لە بواری شەفەکانە یعنی هەتا ئێستا نوێنەرایەتێکیان نەبوو بانگەشتی بکات و بێ کۆی بکاتەوە لە شوێنی خۆی و هەوڵی بۆ بە تۆ مەسەلەن هەوڵی ئەوە داوە خواردنی کوردەواری دروستکەی هەوڵی ئەوە داوە خواردنی غەربی دروستکەی هەوڵی ئەوە داوە کە خواردنی شەرقی دروستکەی ئەمە کەوێتەوە ئەستۆی ئەمان ئەبێ ئەمان دەمەوە بە دوواداچوونی بۆ بکەن کۆی بکەنەوە لە فایلاتە ئیشارەتی پێبن کە ئەم شێفە ئەمە ئیشەکەیەتی وە شەهادەی پێ بدرێ بڕوانامەی بۆ بکرێ ئەو بڕوانامەیە ئیتر دەری ئەخا کە ئەو شێفە لەو بارەیە ئەوەی هەیە باشە کاک شیروان پلەبەندی هەیە بۆ شێفەکان بۆ منە هەندێک شێفەیە لە چێشخانەیەکی بۆ منە ناو بازاڕە هەندێک شێفەیە لە ئوتێلێکی پێنج ئەستێرەیە ئەمانە پلەبەندیان هەیە بەڵێ هەمووی ڕێژەیە کاگاری چۆن بۆ منە مەطعەمێکی سنەتی بێت پێڵێن شعبی ئەوە ڕێژێکی خۆی هەر کەسێکیش دەست و چالاک و دەست ڕەنگینی خۆی هەیە لە بواری ئیشەکەی خۆی ئەمە بە پیرۆزی زانین هەر کەسێکە و ئیشە بکات ئەچێتە بۆ منە یەک ئەستێرە دوو ئەستێرە سێ ئەستێرە هەتا پێنج ئەستێرە فەرقە چۆن ئەوە چۆن دیارەکرێ بۆ شێت من ئێستا بۆ منە بەڵام بۆ ڕێستۆرانتێکی سێ ئەستێرەی ئێوە چۆن شێفێکم بۆ دەستە بەرەکەن ئەگەر کەسێک ئێستا پرسیاری ئەوەی لا دروست بێ بەڵێ ئەبێت شێفەکە بەڕاستی ئەبێت بەپی مینۆی ئەو شوێنێ مینۆی ئوتێلەکەیە بەپی براندی ئەو شوێنەیە ئەبێت بەپی مینۆکە ئیشەکانی خۆی جیاوازی لە نێوان شێفێکی ئوتێلێکی سێ ئەستێرە لەگەڵ شێفێکی ئوتێلێکی پێنج ئەستێرە چییە؟ یعنی ئەو تایبەتمەندێتیانی کە گیانە کاتەوە لە یەکتر چین؟ ئەو تایبەتمەندیانە ئەوەیە بۆ نمونە هین سێ ئەستێرە کۆمەڵی خواردنی تایە لە پێنج ئەستێرەیە ئەوە لەوێ بوونیە لە سێ ئەستێرەیان نییە ئەلێرە زۆری شێفەکە خۆی دەورە بینێت هەڵسەنگاندنەکان بۆ هەردوو لە شێفانە ئەگەر بۆ ئوتێلێکی پێنج ئەستێرە بە یاخود سێ ئەستێرە بێ بۆ نمونە ئەگەر بۆ ئوتێلێکی پێنج ئەستێرە بێ هەڵسەنگاندنەکە کەمێک قورسترە یعنی کەمێک زیاتر داوا ئەکەن لە شێفەکە بەراورد بۆی کە لە ئوتێلێکی سێ ئەستێرە ئەرکەی قورسترە ئەوان لە ڕووی وەکو ئیدارەیم گەشت و گوزارەوە بێت لە دوانی لەسەر بدرێ بۆ منە ئەو کەسە ئەو میوانە بۆ منە بە پێی جۆری میونەوەکە داوای هەر شتێ بکات ئەبێت ئەو شێفە بە زووترین کا بۆی ئاماژە لە پێنج ئەستێرەکان بۆ فێشە لێبێ هەموو شتێک بۆ فێ هەیە شێفەکە و بەرپرسیارەتی ئەبێ هەموو خواردنێکی هەبێ بەڵێ لە دوو ئەستێرە بۆ فێ دەست پێکا لە دوو ئەستێرە بۆ فێ کاریەکە هینێکی تایبەتمەندێکی خۆیە لە یەکەوە تا پێنج باشە کاک محمود کێشەکانیان چییە ینی کێشەی شێف ئێستا چییە لە کوردستانە ئەو کێشەیەک ئامان هەیەە چییە هەر بوارە پەروەردەیەکەیە نەبوونی خولە ڕێک نەخراون کێشەی تریان هەیە کێشەی چییە؟ وەڵاهی خۆی بەداخەوە ئێمە وەکو عەرزم کردی دەمێک بۆ هەوڵمان نابوو بۆ ئەمە بەڵام ئیتر هەم کەم تەرخەمی خۆشیانی تیابوو و هەم بادێکی لە شێفەکانیش پەیوەندیان پێوا کردین ئاهاتن لامان بۆ کۆمەڵە چی بکەین چی نەکەین بەڵام کە ئەڕۆی مەسەلەن لەسەر شتێک ڕێەکەوتین ئەنجام نادرا لەسەر شتێک کۆبوونەوەمانەکە ئەنجام نادرا بەڵام خۆشبەختانە ئەم جارە ئێمە لەگەڵ ئەم برابەڕێزانە کە هاتنە ڕیزەوە و ڕێنمایی کۆمەڵە و ئەوانەمان بۆ باسکردن وەکو پەیڕۆ پرۆگرام لە کۆمەڵەکەیە کە هاتووە شێفەکانیش بەشێکن لە کۆمەڵە زۆر سپاسیانەکەین بە ڕاشکاوی ئەم جارە خۆیان ماندوو کرد هاتن پێشەوە و ئێمەش وەکو کۆمەڵە دەستی یارمەتیمان بە تەواوی بۆ درێژکردون و وەکو دەستەی کارگەڕی کۆمەڵە ویستمان ئەمە ینی ئەنجامێکی دێ بکەوێتەوە ئەنجامێکی هەبێ لەبەرەوە ناکرێ بەیانی مەسەلەن کەناڵی کورسا داوە شێفێگەکە نەزانێ بەکێ بڵێ ئەمە ینی بۆ شاری سلێمانی لەبەرەوە شاری سلێمانی ناسراوە بە شاری خواردن بەلانکەی میوان بەلانکەی میوانداری ناکرێ ئێمە دانیشین و بەیانی من بەشان شێفەکە بگەڕم هەفتەیە دەسم نەکەوێ ئێستا دوێنێ ڕێستۆراتێکی جوان لە پێنجوان کراوەوە ئەمە گونمونە باتێکم داوای لە ئێمە کردووە بۆ دوو سفرەچی و لەگەڵ شێفێکی تایبەت ینی پارێزگای سلێمانی گەڕاوین لەگەڵ هەڵەبجەیە لەگەڵ ئەم پیاوە بەڕێتەیە یەکێک ناڵێچم بۆ پێنجوێن زۆر سەیرە بەلامانەوە ینی وەمان لیا تۆ خەبخۆری ئیشەکەی خۆمان ئەبێ لە ڕێی
ئەتەکێتەوە لە ڕێی دانیشتنەوە لە ڕێی خولەوە ینی ئەم شێفانە وا لێ بکەین کە خۆیان حەزیان لە ئیشەکەی خۆیان بێ کە بە دوواداچوونی بۆکەن کە داخلی دەورە بکرێت ینی ئەبێ وای لێ بکەین بە یاسا ڕێکی خەین ئەوەی کە ئەبێ بە شێ بڕوانامەی نەدرێتێ بۆی نیە چیشکە ینی کە وای لێ بکەین تموحی ئیشەکە بیگرێ بێت سەردانی کۆمەڵەکە بکە سەردانی بەشی شێفەکان بکە بۆ ئەوەی بڕوانامەکە بەدەست بێنێ مامۆستای ئەکادیمی جوانمانەیە مامۆستای پێشکەوتومانەیە لەو بوارە چەندین مامۆستا ئەلم مانگەیە پەیوەندی بە منەوە کردووە کاک مەحموو ئەگەر دەورەکەیوانی خۆشبەختانە یا خۆمان بەبێ بەرامبەرین دەوران بۆکەینەوە ینی ئەمە هەڵوێسی جوامێرانەیە ئەمە ئێمامانەیە بە بەشێک لە کۆمەڵە کە بەیانی هەر شوێنە داوای لێکردین لە ستافێک نەگەڕێن بەدوایە کە ئێمە قایمەمان لەبەر دەسا بوو کە شەهادەی هەبوو ئیتر ئێمە بێ ئەو بگەڕینەوە بۆ ئەم لاولا پەیوەندی پێوەکەین و ئەبێ داخلی ئەو شوێنە بێ زۆر باشە کاک شیروان شێفی خواردن دروستکردن جیاوازە لە شێفی شیرینی دروستکردن و ئەو بابەتانی کە زۆرتر ئیشی هەویرن ئیشی شیرینەکانن یعنی بۆ ئەم بابەتەش گرنگیتان باڕێخستنەوەی ئەم شێفانەش داوە واتە ئەمانش پێویستە هەڵسەنگاندنیان بۆ بکرێت دوجار ئەنج بخرێنێکێک لە چێشخانەکانەوە بەڵێ خۆی شێف شیرینیش هەر شێفە ئەوەی کە لە بواری هەر ئاگرایشێکیدەوە شێفە وەکو شیرینی وەکو مقبلا شێفە ئەوانەی برنج لە لێنە شێفە بۆ منە کەبابچیە شێفە هەر یەکە و ئەزمونێکی خۆیە لە بوارەکەی خۆیە هەر یەکە و تایمەندێکی خۆیە لە ئیشەکەی خۆیە بەڵێ هەمووی پێوەترێ شێف باشە کاک شیروان مادام پلەبەندی هەیە مادام لە خواردنگەیەکی خۆمانەڵی شعبیەوە ڕستۆرانتێکی پێنج ئەستێری مادام پلەبەندی هەیە مادام ئێمە ئەڵین شێف جلوبەرگی شێف بەڕاستیە بێ جیاوازتر بێت لە هەموو ئەوانی تر کە بەردەسی دەکەن وانە یعنی ئێوەکو هەم سەرۆکی کۆمەڵی چێشخانە میانخانەکان ئێوە خۆتان وەکو شێفەکان لەنا خۆتانە گەیشتونەتە ئەو ڕای کە بەڕاستی ئێمە شێفی نەبە جلوبەرگەکانمان جیاواز بێ تەنانەت ناو لەسەر سنگمان هەبێت تەنانەت کڵاوی تایبەتیمان هەبێت دەستکێشی تایبەتیمان هەبێت شتێکی واتان لە خەیاڵا هەیە ئیتر لەمەولا ناڵم لێ پێچینەوە بەڵامی تر بە جۆرە لە جۆرەکان ئەو پابەندیە هەبێت کە بێ هەموو شەفێک ئەمانی هەبێت ئێمە بۆیە ئەومان کردووە کاگاری بۆی ئێمە هەمومان کۆبینەوە بەڕاستی هەمومان یەک ئامانجمان هەبێت بەیەک سون ئیشکەین بەیەک ڕەزامەندی ئیشکەین ئێمە لە ژێرچەتی کۆمەڵەیە بە هەمانگی لەگەڵ باوەشی لەگەڵ کاک مەحمووانە ئەمەمان کردووە بۆی هەموو شێفەکان کۆکەینە بەڕاستی پەش و بڵاوە پێشووتر ئیتر بەڕاستی ئامانجشمانەیە زۆر شتی کەمانێ ئەمانەوێت ئێمە سبێنێ بەڕاستی کۆمەڵی ئەندام هەیە هەر یەکە ئەندامی عزۆر بێت ئەندامێکی فەخری بێت لە هیچ شێفەکان بەڵێ سەدڕی پێدرێت شعاتی پێدرێت مەدالای خۆی هەیە لۆگۆی شێفەکانی هەیە سبێنێ ئێمە ئەتوانین مەراسمێکی جوان سازکەین بە هاوەشی لەگەڵ کاک مەحمووانە وەکو سەرۆکی کۆمەڵە بۆ ناساندنی هەموو شێفەکان. زۆر باشە کاک مەحموود ئەگەر بەڕێستان لەسەر هەمان پرسیاری ئاری ئەمێنمەوە لەسەر ئەو وتەیەکتان هەبێ ڕێک پۆشی ئەو کەسانی کە لە چێشخانەیە یاخود میوانخانەیە کارەکەن یا لەگەڵ یا یەکپۆشی پاک و خاوەنی ئەمە تا چەندە گرنگە بۆ ئەوەی کە ڕەچاوی ئەم بابەتانە بکرێت و زیاتر واکە کە سەرنجی سەردانی کرد زیاتر بکە بۆ چێشخانەکە دەست و چاوتان خۆش بێ ئێمە کۆمەڵە ئامانجی زۆرە کۆمەڵە تەموحی نییە لە بواری هیچ شتێکە بەغێری لە بواری ئیشی ناو خواردن و خواردنگەکان نەبێ بۆ نمونەیە سێمە ئەو پەیامانەی کە لە حکومەتەوە لە دەسەڵاتەوە دەرئەچن ینی ئێمە ڕاستەو خۆ ئەچینە ناو ئەندامانی خۆمان بۆ جێبەجێکردنی بۆ نمونە لە دەستەی گەشت و گوزاری هەرێم کتابێکمان بۆ هاتۆ نووسراوێک ئەڵێ ئەبێ زمانی دایک پێشی زمانی هەموو ئەوروپی و دەرەوە بێ ئەمە لە هەموو عالەمی شاهەیەمە ئێستا ئەتوانین بڵین لەو وەختەوە کە ئێمە چوینە ناو ئەندامانی خۆمان ئەتوانین بڵین لە ساڵ 30 و بەرەو ژوور لە مانگەکە ینی زمانی دایکی پێش هەموو زمانەکان خستووە ئەمە بەڕاستی هەنگاوێکی زۆر جوانە ئێمەش دەستخۆشی لەو هەنگاوە ئەکەین کابرا مەسەلەن بەیانی ڕێستۆراتێکی جواندانێ معقول نییە
هەرچی ناوە لە دنیاوە هێناوێتی ئەوە ئاساییە یان ئاسایی نیە یەکێک لە کێشە گەورەکان من لەم شەوانەیە چون بۆ یەکێک لە ڕێستۆرانتەکان تەنانەت کوردی ئەوەی کە هاو داوای خواردنی لێکردی کوردی بە چۆن دەڵێ لە کوردواری خۆمانە دەستەواژەیەکێک کە باڵە بە ئاریاڵ وەریەکە ئەمە گرفت نییە ینی هەم لە شێفەکەەوە هەتا هەموو کارمەندەکانی سێرەکەی لە وڵاتێکی ترەوە هێنا وڵی ئێمە چەندین جار بە نووسرا و بەردمان کردێتەوە بۆ پشت خۆمان بۆ دەستەی گەشت و گودار بۆ بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گودار بۆ لایەنی پەیوەندیدار ینی بەڕاستی ئێمە ئەو پەیامەمان گەیانەوە ئەوانیش گەشتونە ئەو ئاستا ئەبێ ئەمانە جێبەجێ بکرێن ئێستا تۆ بەیانەتی ڕێستۆراتیەکەیتەوە هەموو ناوە سروشتە جوانی کوردستانی خۆمانەیە بەڕاستی بەس حەزەکەی بیکەی بە ناوی ڕێستۆراتێکەوە بە ناوی هۆتێلێکەوە بە ناوی مۆتێلێکەوە بە ناوی خواردن و خواردنەوەیەکەوە تۆ بیهێنا ئازادی لە دەرەوە چێدانی دانێ مهم ئەوەیە ئەگەر ناوی سروشتی کوردستانیشی لێدا بنی یان ناوی شاعیرێکی جوانی ئەم کوردستان و شاری سلێمانی دابنی خۆ ئەمە بەڕاستی ڕەنجێکی جوانە و ناوێکی جیاواتە و ئەگەر ئەوەش ناکەی ئێمە ئەمە بووە بە مەرج و خاوەن بن کە گەشتاریەکانیش سپاسیانەکەین گەشتونە ئەو ئاستا کابێ زمانی دایک یەکەم زمان بێ کە لە پشت هەموو زمانەکانەوە لە پێش هەموو زمانەکانەوە لە لۆگۆیە بێ لە قوتعەیە بێ لە لەزگایە بێ لە مینوایە بێ ئەبێ یەکەم زمانی دایک بێ کاکشێوان شتێک ماوە پێت خۆش بە باسی بکەی تۆش قسە چیە لەسەرەوەی کە ڕێستۆرانتێک چێشخانەیەک کەسانی بیانی خۆ حەقی خۆشیانە لە بەدیوێکە بازار ئازادە ئەتوانێت بۆن مەکابرا شێفێک لە وڵاتێکی ترەوێنە و دەوێت دەستوری خواردنی وڵاتی ئێستێمە ڕێستۆرانتمان هەیە لێرە پێما بێ بەس خواردنی هندی پێشکەشەکە ئینمانێ بەس تورکی پێشکەشەکە هەیە عەرەبیە ئەمانە گرنگن هەبن بەڵام لە پاڵ ئەو گرنگیە چەندە گرنگە مافی ئێوەش ناخورێ بە تاکیت کاگاری خۆی ئێمە کەسیش بە شارەزە بە ئەزونشمان هەیە ئێمە ئێستا مانە لە تێلەکانی شەکە لە ڕۆستۆرانتە بینەکان ئیشەکاتیان لە شوێنێکی میلیای شەکات بەڕاستی خۆی لە جی خۆیاوە ئەبێت ئێمەش خۆمان کەسی شارەزامان هەیە ئەتوانن ئیشوکاری خۆیان بکەن لەوەی کەسە بیانەکە شارەزاترش بێت بەس ئەوەیە بەڕاستی هینیان بۆ ناکرێت ناین بەڕاستی هیچ وەکو هینێ سەیریان ناکرێت بەڕاستی داواکەم لێرەوە سپاسیانەکەم ئەگەر ئەوەی ئەوەنەی ئیتیمان بە بیانەکە ئیتیمان بە شێفی ناوبم بەڕاستی زۆر بەتواناشمان هەیە لێرە ئێمەش داواکاریمانەوەی لە هەمووانی کە ئەم تەوەرا بینن ڕێستۆرانتێکەکەنەوە هۆتێلێکی پێنج ئەستێرەیی یا چەند ئەستێرەیی ئەکەنەوە دەتوانن پەیوەندی بە سەرۆکی کۆمەڵی چێشخانە و میانخانەکانەوە بکەن لەوێ شێف هەیە هەمیان بۆکو خۆیان دەڵێن بە کۆمەڵ لەگەڵ سەنگاندن و سیستەم تێپەڕێون و لە هەموو بارەکانیشیان تێدا بێگومان دەستان خۆش زۆر سپاس ئەگەڕێنەوە لای کاک محمود دەر سەرقاڵی وێنەکەیتی بەڵام من نامێ پرسیار لە کاک محمود کەم جارێ هەر پرسیار لە کاک محمودەکەی تر بکەم کاک محمود ئێوەکو سەرۆکی کۆمەڵی چێشخانە و میانخانەکان بۆ ئەمەش ناکەن بە بڕیارێک کابێت لە هەموو ڕێستۆرانتێکدا لەوحەی کوردی و تابلۆی کوردی هەبێ بۆی هاندانی ئەمانیش بێ بۆ هونەرمەندی کوردی کە تابلۆکانیان هەم بکردرێ و هەم بەرچایش بێ گەشتیارێکی زۆر خۆسەردانی وەڵاهی من هەر عالم کە ئەمەم بینیە بەڕاستی زۆر جوان بوو بەلامەوە زۆر سەرنجی ڕاکێشا بوو هەر ئەم پیاوە بەڕێزە ئالێرەوە من داوەتیەکەم بۆ کۆمەڵی میانخانە و چێشخانەکانی کوردستان لە قیسلێمانی کە ئەگەر قبوڵی بکە ڕۆژێک میوانداری ئەەکەم بێ بۆ کۆمەڵا لەسەر هەندێک بابەت لەسەر ئەم تابلۆنە قسە بکەین و ئێمە شاوکاری بین بۆ بازێ شوێنی جوان بۆ ڕێستۆراتەکان بۆ پێنجەستێرەکان بۆ هۆتێلەکان بۆ هەموو شوێنەکانی بەڕاستی ئێمە شاوکاری بین بۆ هەڵواسینی بەڵام لەسەر کۆمەڵێ بەرنامەی خۆم و ئەم پیاوە بەڕێزە ڕێکەوتنێکمان هەبێ لەگەڵیە زۆر باشە بگومانێکێک لەم وێنانی کە ئێستا کاک محموود کێشاوێتی یەکێکە لە وێنە زۆر جوانەکان بەتایبەتر ئەگەر خۆی دەستنووسێکی خۆی لە ژێرەوە بوونی هەبێ ئاماژە بۆ بکە کە ئەمە وێنەی شاری سلێمانیە بە شێوازە کۆنەکەی مێژۆکەی ئەگەڕێتەوە ئەمە خۆی لە خۆیان سەرنجی گەشتیار و سەردان کەرانج زیاتر بەلای خۆیان ڕاکێشە دەسوچاویان تۆش هیوادارم ئەو پەیوەندی دروستکەی لەگەڵ کاک محمود سەرۆکی کۆمەڵایە کەی هات ئێمە شوێنەکەمان دراوسەی فار و گروپین بەرامبەر مەڵبەندی ڕێستنی سلێمانی ئەوە بارگایکی گەورەیە الحەمدولیلا دوای ژمارەکان هەموو مالیوان و کەی هاتم لە خزمەتیان کاک محمود گەیشتی بە کوێ لە وێنەکەتە
ئەمە تاوا بوون تەواو بووە یعنی ئەتوانین بیبینین تاوا هێبا و کارانمان وەڵا بتوانین وێنەکەمان پیشان بن و بەشێک لە سلێمانی کە ئێستا ئێمە لێرە دانیشتووی لە سەم گردۆڵکەیە باشە ئێمە تۆزێک لە دوورەوە سێری شێراکەین باش بەس ئەمە ئەوە ناکات تۆ زۆر لاواسی هونەرمەندان بیبینن بڵێ ئەم برادەرە بۆ بەدەیک سەرای نەکردووە بۆ بیناکانی نەکردووە ناکرێن ئەمە خەیاڵێکم خەیاڵێکە ئەمە هەمووی باخ و باغاتە ئێرە وڵای دەست هەمووی باخ و باغاتە خوارەوە بەشی خوارەوەی ئەمە تۆ هەمووش بەش کردووە ینی وەکو سیتە کردێ ئەمە کە دروست بووە لێرە ماڵە شێخەکان دروست بووە مستەفا پاشای بابان هاتووە وردە و دەهاتووە بۆ ڕاوشکار بۆ ئێرە بەشی خوارەوەی دەست و چاو خۆر هەتا ئەگاتە کە نەسوورەکانی گۆمە بۆ زەلام ئەیوێرا لە خوارەوە چێ بۆ خوارەوە هەموو سەقاڵ و گورگ بووە ئەمە تۆزێکم مێژوەی خۆم تۆزێ حەزم بەم سایلەیە یاخوا دەست ئێمە هیچ کاتمان نەبوو بەڵام من چی پامێک ئێمە پەیامێکمان هەیە فەرم هەر لەم ماوەیە ئێمە فدراسیۆنێکمان دروست کرد لە پارێزگای سلێمانی ئەم فیدراسیۆنە دروستکراوەی حەو کۆمەڵە و ڕێکخراوە ینی خۆشبەختانە زۆر سوپاسی مەکتەبی ڕێکخراوەکانەکەی دووبارە لێرێشە بە سەرپەرشتی کاک جوتیال و کاگازات ئەندامی مەکتەب ئەمانە پشگیریان لەم داوایە کردووە و پشتیوانیشیان دەربڕیوە بۆ ئەم فدراسیۆنە ئەم فدراسیۆنە لەمە دوا ئیشەکانی چی ئەبێ کۆکراوی هەموو کاسبکارانی بازاڕە ئیشیشمان لەسەر هێناونەتە ئێرە بەڵێ کۆکراوەی هەموو کاسبکاران و ئیتر کەوتێک کاسبکارانی بازار هەمووی ئەگرێتەوە ئەو ئاسنگەرە ئەو ئوتێلی هەیە ئەو چێشخانەیەیە لەمە دووە ئەگەر ئێمە بمانەوە گرفتێکمان بۆ دروست بێ وەکو ڕێکخراوێک یا کۆمەڵەیەگە چێ لەمە دووە حەوکە دەچێ دەستان خۆش بێ زۆر زۆر بەخێربن کاک نەجمەدی نوێنەری شێفەکانی سلێمانی کاک مەحموود تۆفیق کازانم زۆری پەلێ سەرۆکی کۆمەڵی میوانخانە چێشخانەکانی سلێمانی دەستەکانتان خۆش بێ کاک مەحموود محەممەدی شێوەکاریش زۆر سوپاس کامڕۆ لەلامان بووی بە تابلۆ جوانەکان سپاس بۆ کەناڵە جوانەکەتان دەستەکانە خۆش بێ کاک